دەستخۆشیێکی زۆر لە خەڵکی شاری سلێمانی ئەەکەم کە بێگومان توانی دڵ بنێ بە دڵی تاک بە تاکی کوردانی ڕۆژئاوا کە بەڕاستی ئەمە شتێکی چاوەڕوان نەکراو نەبوو لە خەڵکی شاری سلێمانی و کوردستانی ئێمە، چونکە بەڕاستی هەمومان نەزانین خەڵکی شاری سلێمانی توانی ئەم نەسوورەکە بسووتێنێ. خۆشبەختانە ئێمە کە بینیمان بە چاوی خۆمان چۆن جادەوبان تەنیوە و هەمووی بەرەو شەقامەکان ڕۆشتون بۆ ناڕزایی و هاوخەمی خۆیان دەرەبڕن کە ئێمە پێشبینی ئەوەمان لە ئەم جیلە نەئەکرد کە ئەمان و لە دوای 2014 ئەم جیلە جیلێکی ئایپاتە، جیلێکی مۆبایل و کۆمپیوتەرە، بەڵام خۆشبەختانە توانیان ئەم خوێندکارە ئازیزانەمان، ئەم خوێندکارە کوردپەروەر و قارەمانانەمان کە هاوخەمی خۆیان دەربڕی و ڕۆشن بەرەو کوردانی ڕۆژئاوا دەستخۆشییان لێ ئەەکەین و هیوادارم لە هەموو سەرجەم قوتابخانەکان پەروەردە کە ئەڵەن پەروەردە ئەنجا فێرکردن، کەواتە ئێمە پێش ئەوەی زانست و علم فێریان بکەین پەروەردە کە لەسەر کوردایەتی، لەسەر ئەوەی کە باو و باپیرانمان هەر کورد بۆ هەجارێ وتەیەکی جوانی قازی محەممەد بەداخ و پەژارێکی زۆرەوە بە دەستی باسیەکان لە سێدارە دراکە لە ساڵی 1946 زاینی ئەم سەرکردە قارەمانە ئەم کوردە مەزنە بەڕاستی لە شاری مەهاباد لە سێدارە درا لەسەر کورد و کوردایەتی کە خۆشبەختانە دوای خۆشی هاوسەر و مناڵەکانی هەمان ڕێچکەی ئەویان گردە بەر کە لە وتەیەکی جوانە ئەڵێ نیشتیمان پەروەری و ئازادی خوازی لە دڵی هەموو کوردێکە جێگیرە و هەرگیز دەستی لێ هەڵناگری و دەستخۆشی لە هەموو ئەو مامۆستایانە شەکەم کە ئاوا تەژیعی خوێندکارانیان کردووە و قوربانیان بم دەستی ماندووبوونیان ئەکوشم و هیوادارم دووبارە ئەیڵێمەوە ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان کورد بوو بێ و دڵسۆز بوو بێ بۆ کورد بۆ ئەم وەزعات تەئسیری هەبوو و خەفەتبار بووە. سپاسی مامۆستاکانمانەکەم بۆ ڕێخستنی ئەم دەرفەتە کە بتوانین پاپشتی خۆمان بۆ کوردانی ڕۆژئاوا دەرببڕین و ئێمە لێرە لەم پێشانگایە لەم چالاکیە مەبەست لەوەیە کە بتوانین بە هەر شێوازە بێ بە چالاکیەک بێ بەرکار بێ بتوانین پشتیوانانی کوردانی ڕۆژئاوا بین. وەروها ئێمە لێرە هەمومان هەرێک لە هاوڕەکانمان کەزیەکمان کردو کە ئەم کەزێمانای ئەوەیە یەک کەزی ببرن هەزاران کەزی ئەهۆنینەوە. ئەمڕۆ هاتوونەتە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا بۆ پشتگیریکردن لە خوشکبرایانمان لە ڕۆژئاوا و هەروە منەمێ لێرەوە بڵێم ئێمە بە هێزی کەرامەتی خۆمان وڵاتی خۆمان پێشەخەین نەک بە هێزی کوێرانەوە. هەستان بە ئەنجامدانی ئەم چالاکیە بۆ پاڵپشتی ڕۆژئاوای بریندار بکەین بۆی کە دوژمنان تێ بگەینین کە کوردستان هەر وڵاتێکە و نابێت بەچوار. ئێمە ئەم کەزێمان هۆنیوە توانێ بۆی کە بڵین یەک کەزیەکمان لێ ئەبڕن ئێمە هەزاران کەزی ئەهۆنینەوانێ. زۆر گرنگە و هەروەها بۆ کەسانەشی کە ئەڵێن بۆ پشتگیری ڕۆژئاوا زیاتر ئەو هەستیان لەلایە دروست بکەین کە پێویستە بێنە سەر جادەکان و خۆپیشاندان بکەن بۆ ڕۆژئاوای کوردستان.